بين ئەو سیارانە مینی پاسن چواردە نەفەرین وەکو مۆدیل لە پلێتا 2014 بە مانگە بێتە 2015 ئەگەر ڕقم کوردستانی بۆ ببەستی سیارەکان لە بەس ڕابوونە کاتی شەڕی داعش 2014 لەبەر شەڕی داعش و شەڕ داخلی بەغدا و کوردستان نەبوون ئەو سیارانە شەریکەتی ودا ڕایگرتوون دایناون لە سەعلایەک ڕێژەکەیان 800 سیارەیە بڕی ئەو سیاران 800 سیار 200 دانێ بەس لە هەرێمی لە مەندیقەی بتوێن و بژدەر و ڕانیە باقی ئەوانتر لە کەلار و سەی سادق کە زانیاری تەوامان پێ ئەو سیارانە بڕێکیان کراون بە ڕقم بەغدا بە قانونی ساعە مەنەفێسەکانیان زەریبەیان نەبوو ئیشکارن بە ڕقمیان کرد ئەوان دیکە کە ئیشکالی ساحب سەنویان بۆ زەریبیان بۆ صاف نەکراوە هاتونە بۆ هەرێمی کوردستان خۆم لە مووسڵ 8 دانە 9 دانەم هێناوە بە شەعن هیچ ئیشکالی نەبوو نە لە سێتەرە نە لە مرور نوسخەیەک لە مەنەفێستەکەی لەگەڵا ئەیدەی لە حاسیبە هیچ عیزی لەسەر نییە و سیارانە ئێمە وەکو سایاقی ئەو پاسانە وەکو خەوان پێشەنگە ئامادەین حکومت هەر گومرگێک دانێ هەر ڕسوماتێک دانێ بیدەین سیارەکان 0 کیلۆمەترن سیارەیەک نییە بڕاوە بەیان موز بێ ئێمە داواکاریمان ئەوەیە ئەو سیارانە حکومەتی هەرێمی کوردستان یان ڕقەمان بداتێ یان ئارمێکمان بۆ بکات بازێک چونکە کاتی خۆی ساڵی 2004 و 5 ئەو سیارانەی کە لە بەغدا هاتن بازی بۆ کردن هەتا ئێستا هیچ ئیشکالیان نییە ئەو سیارانەش ڕێژەیان زیاتر لە سیارەکانی بەغدا کێشەی بۆ دروستکردین بەڕاستی لە کاتی کردنی فرۆشتندا نازانین چ بنووسی مەنەفێس علوز نازانین چ بنووسی بەڕاستی هیوادارم حکومەت ئاوڕێکیان لێ بداتەوە شتێکیان بۆ بکرێ بەبێ خەت دەسڕۆنە بێ سەر و بەدێکەی لەو زادانە بەڕاستی لە سەیتەرەکان داخەڵ بوون لە جنوب بۆ هاتن تێدەگەی هیوادارن ئێمەش حکومەت ئاوڕێکیان لێ لەو خەڵکەی و خەڵکی شامی لە کاسپیان پێ دەکات بەڕاستی